بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، سيدنا وحبيبنا وتاج رؤوسنا ونبراسنا محمد. عزیزان و خۆشەویستان، خوشکان و بیانی قدرگرانمان، بەشداربوانی بەتوانە و پاڵەوان لە هەر شوێنێکی دنیادان، سەلام و ڕەحمەت و بەڕەکەتی خواتان لەبێ. ئومێدوارین زۆر باش و تەندروست بن، چست و چالاک بن ئینشاءالله، دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک و ئینشاءالله تان بینین نەتیجەیەکی زۆر جیاوازتان هەبێ. عزیزان و خۆشەویستان، یەک شتەیە حەزەکەم بیزانن هەمومان بەیەکەوە بیزانین، ئەویش ئەوەیە بێئومێدی نییە. قەت پێویست ناکە بێئومێد بی لە هەر ڕاهێنانێک دواکەوتویتە، مەسەڵەن کێشێکت هەر بۆ خولەکەی خۆشمانە، بۆ ئیشی دنیای خۆش، هیچ پێویست ناکە بڵێ وەڵام من کەمێک دواکەوتم پێم ناکرێت. بەڕێزان، دوێنێ بوو یەکێک لە بەشداربووەکان ئینی بۆ ناردم نامەی سەوتی، ئەیوت یەکێک لە گەورەترین کێشەکان هەم بووە، ئەویش ئەوە بووە من لە ژیانما هەر ئیشێک یەک دوو جار هەوڵم لەگەڵادا بێ، ئیتر وازم لێ هێناوە و نەمتوانیوە بەڕاستی بڕۆمەوە سەری بێتاقەت بوومە. یەکێک لەو کێشانەی هەم بۆ زۆر عەسەبی و بین بوومە، یەکێک لەو کێشانە ئەوانم بووە. سوپاس بەخوای سەمووی چارەسەر بووە. بۆ بەڕێزان ئەم ڕاهێنانانە وات لێ ئەکا بەردەوام خێرا بینین، هەموو ڕۆژێک ئەیکەی، هەموو ڕۆژێکە ئەیکەی و بەردەوام هانی خۆت ئەدەی و بەردەوام کێشەکانی خۆت چارەسەرەکەی. وەڵی عەجیب بەرەو پێش ئەوە عەجیب وا لێکە تۆ بێئومێد نەبی. بەڕێزان، بێئومێدی بەسەر پێغەمبەرانیشە هاتووە، ساردبوونەوە بەسەر هەموو ئینسانێکا دێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لكل عمل شرة ولكل شرة فترة. هەموو کارۆکردەوەیەک لە سەرتا گرم و گوڕێکی زۆر زۆری تایە. وەکو هەر کەسێکتان بەشداری هەر سیمینارێک، هەر خولێک، هەر شتێکتان کردووە، بەڵام دوای مدەتێک ساردبوونەوەیەکی تایە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر ئەم ساردبوونەوەی، ئەم وەستانەی، ئەم مدەتە، دەرناڵێ مدەتێکە، کاتێکە بەسەردا دێت، ئەگەر لەسەر سونەت بێ ئەوە فەقەد اهتەدا، ئەوە هیدایەتی وەرگرت. یعنی چۆن لەسەر سونەت؟ بۆ نمونە تۆ ئەگەر بەردەوام شەوانە بۆن من لە ڕەمەزانە تۆ دائمەن تەراویح کردووە، 11 ڕەکعەتی کردووە، دوای عادەتەن دوای ڕەمەزان مەسەڵەن تا مانگێک شەر باشی، دوای ئەوە سارد دەبیتەوە. ئەگەر ئەم ساردبوونەوە لێ نەکات تاوەتی تەرکی بدەیت، یعنی شەو نوێژتەرێک دیت و تەراویحتەرێک دیت و ئەمانە، ئەوە تۆ یعنی هەڵدەی ئەگەر کەمیشت کردەوە بۆ من نەبڵێ وەڵاهی 2 ڕەکعەتەکەم و 2 ڕەکعەت شەو نوێژەکەم، 3 ڕەش کاتی وترەکەشەکەم، ئەمە ئیتر بۆتە من هینێک، ئەمە ناتوانم لێرە. یان بۆ نمونە ئەڵێ 3 ڕەکعەت دەتوانم یا 1 ڕەکعەت دەتوانم، وازی لێ نهێنی، ئەوە لەسەر تۆ هیدایەت و لەسەر ڕێگە ڕاستەکەی. بەڵام ئەگەر هەر وازی لێ بینی دوای مدەتێک تەواو، یعنی زۆر زۆر بەر پێشەوە چی دوای ئەو مدەتێک تەواو سارد بیت وازی لێ هێنا، ئەوە بزانە کێشەت هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أحب الأعمال إلى الله أدومها وإن قل. خۆشەویستترین کردەوە لای خوا بەردەوامی ئەگەر کەمیش بێت. خۆشەویستترین کردەوە لای خوا بەردەوامی ئەگەر کەمیش بێت، چونکە پێت ئەبەخشێ. حەسەنات و چاکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دڵی ئینسان، کەسێکە دڵی ئینسان سپی، ئەڵێ کە یەک تاوان ئەکات نقطەیەکی ڕەش بۆ دانرێت، تەوبە ناکە، تانەیەکی تاوانێکی تر نقطەیەکی ڕەش تەوبە ناکە، ناگەڕێتەوە، خۆی ڕاناهێنێتەوە، تاوانە دوای تاوانە هێنێ، بۆیە وا لێکە دڵی ئەو کەسە تاو ڕەشە بێ، ئەو کاتە ئەڵێ حەق و ناحەق جیا ناکاتەوە. ئەو بەڕاستی مشکیلەیە. بەڵام کە تۆ چاکەیەک بکەی، نقطەیەکی سپی دڵی سپێ بێتەوە. یەکەم بەڕێزان، و ڕاهێنانیش وایە، هەموو هەوڵەکانی ژیانیش هەر وایە. ئەم خولە بەردەوام وا لێکە لە 2-3 مانگە بەردەوام لە نەشاڵی، بەردەوام لە تازەبوونەوەی، بەردەوام لەوە. بەڵام کەسی وا هەیە ڕێکەڵێ من زۆر بێتاقەتم، مادووم ناتوانم، یەکسەر وازە هێنێ، ئەمە زۆر مشکلە. یان کەسی وا هەیە دەرونێن ئەڵێ وەڵاهی من مەسەڵەن ئیتر بێئومێدە، یەکسەر هەرچی هانی بدە، چی بەرامی پێشکەشکە، ئەو هەر ڕێکەڵێ نا وەڵام من بێئومێدم ناتوانم، وەڵام من پێم ناکرێ، وەڵام من ناکڕۆم. کێ پێت دەکات؟ کەس ناتوانێت شتە لە تۆ بگۆڕ. بۆیە خۆشەویستان، زۆر گرنگە کە تۆ ڕاهێنانەکەی ئەمڕۆ سێرەکی ئاسم دابەزیوە. باش، بۆ ئاسم دابەزیوە؟ جاروێ حاڵەتی مەزاجی تەواو نییە، جاروێ کەسێک خەم و خەفەتێکی بدەیت، جاروێ ڕۆژە درەنگ هەستاوی، جاروێ خەبەرێکی ناخۆش هەواڵێکی تەلەڤیزیۆن و بیستە وای لێ کردوویتە، جاروێ خواردنێکت خواردووە ئاستی دابەزانیتە، بێتاقەتی کردوتە، مێشکی قورس کردویتە، جاروێ ئیرادەی خۆت و عەزم و جەزمی خۆت و هیمەتی خۆت و مەسەڵەن دابەزی، یعنی هۆکارێکی هەیە بەڕێزان، هۆکارێکی ئێنا ئینسان لە حاڵەت طبیعی خۆیان بەردەوام لە نمووە لە زیادکردنایە. باشە؟ ئەمە زۆر گرنگە تۆ بیزانی. دائیما ببە دکتۆری خۆت، ببە چارەسەرکاری خۆت، ببە عالم و حەکیمی خۆت.
وەکو پێماوەتونە بەڕێزان ئەم خولە خۆت دروستەکەی گەشتی ژیانە یعنی چۆن یعنی خۆت ئەبیتە چی ئەبیتە ئەوەی کە خۆت حەکیمی خۆبی خۆ عالمی خۆت بی ڕۆژانە هەموو ڕاهێنانەت هەیە بە بێئومێدی و مەیکە مەسەن جارێک کاکە زۆر مانوی بێتاقەتی حەز ڕاهێنان بێنە بڕۆ پشێ وەرگرە بڕۆ دەرەوە بڕۆ لەگەڵ کەسەکە دەمەتەقەیە بکە سەیری بڕە ڤیدیۆی خۆشکە سەیری فیلمێکە سەیری جێ بکە مەسەن ڤیدیۆ هەیە سەعاتێکە بەس لە یوتیوب مەسەن لەسەر شاشێکی جوان دانیشە تەسویری شوێنی جوانەکە بێدەنگ بەس لەگەڵا بڕۆ پشوو وەرگرە زۆر تەبیعیە ئەبێ دایمە چی بکەیت بیبیتە عالمی خۆت چکە لە مەکتەبەوە فێر ناکرێت مەکتەب بەس پێم بڵێ کەی باسی کاتێکیان بۆ کردویت بە تەمەن وتێنە بخوێنە ئەو تەمەڵ ئەو زیرەکە ئەو بەس کامە تەمەڵ زیرەی کێ نازانم لێرە تۆ بێتی بیتە قوتابخانەیەک خۆت پێ بگەینی بۆ ڕۆژانە شتەکان تەطبیقی لەسەر خۆتە بۆ ڕۆژانە هەستکەی باوەڕکە بەڕێزان لە هەفتەی دەیەمای بەشدابی وا هەبووە گەشتۆتە 5 دقە لە چەند سەعاتەوە کەمتریش گەشتۆتە 4 دقە ئەوانە کەمتریش لە لەبەرکردنی 20 گەشتۆ 3 دقە لە سەرەتای خولەوە ئەو هەموو گۆڕانکارە هەموو بربەستەکانی بڕیوە باسی فیدبای کردوتیت وەزای چۆنی وەڵاهی هەست بە گۆڕان ناکەم باش نیمە من ئەمێ بمە فڵانە کەس ئەبێ بمە عالم هەموو بربەستەکان هەفتە لە دوای هەفتە حتا گەیشتە هەفتەی دەیەم گەشتە هەموو مستەواکانی بڕیوە حفزی زۆر خێرا بۆتەوە خوێندنەوەی زۆر خێرا بۆتەوە شتی زۆر بە گۆڕانکاری باشی کردووە سەربەی لێدا سەربە قازی ئەزان چۆن بوو سەربە قازی لێدرا بەوەی کە ناکاتێکە نەی ئەتوانی لە ماوەی یعنی بڵێن چی ڕەنگە 15 دقە نیم سەعات نێتوانی لاپەڕی لەبەر کورە هەر نێتوانی 10 دقەمان بۆ بردو دووسێ بێڕشی لەبەر نەکرد ئەیوت تەواو تووشی کە ئابە بوو وتم مەزانی چیەکەی جارێک پشوەرگرا پشوێکی وەرگرت وتم جارێ ئەم بیر و باوەڕێ بگۆڕی تۆ لە سەرەتای خولەوە منە پێم وتویدە لە سەرەتای خولەوتمە ئەم بیر و باوەڕە بگۆڕم قەناعەتە بگۆڕە وەڵام من ئەمێ بخۆناگەز منیش تەسەوەرگە بەڕێزان زۆر خراپە منیش نەگۆڕناوم من باش نیم من ناتوانم من خرا ئەیجا خۆتە ڕخێنی خۆتە کوژی تەخەوتە خاڵی زیرێ بکە وتە ئەمە واز لێ هێنیت بۆ نەگۆڕێت تۆ تەوێت چیە لە پڕەکە بیتە کوڕێ لە فێک و خوارڕێک 10 سانتیم زیاد بکەی 2 کیلۆ قەڵەو بی ناوێت کاتە وتە مواز لێ بێنە و دەست پێکە لەگەڵ هەر بچووکی شتێکی بچووکە تۆ هەست بەخۆ بکە خۆ تۆ لە نەکسەر نابیتە عەبقەری دنیا لە یاد بکەیت هەنێ هەیە یەک مانگە ڕۆژتووە هەر چاوەڕێکە ئەڵێ بزانم چیم لێتێ با بزانم لە خۆتە دەست پێەکە لە خۆتە دەست پێەکە کاتێک بۆ نمونەڵی ڕاهێنانی خێرابینین یاڵا دەست پێ بکە ئەم ڕاهێنانە بەسەر ئەم دێڕانە ئەڕۆی باشە خۆ کتێبێکی شێخوێنتەوە بەسەر دێڕەکان ناڕۆی ئەی هەوڵدە شت خێرە بنت خێراتر بخوێنەوە لەبەرکردن يعني سابونا بەشدار بووی ئەڵێ کاکە وەڵا لەبەرکردنی بیستنی چییە ئەچمە نوێژەوە ئیمامەکە قورئانە خوێنە من لەگەڵش لەبەرەکەم ڕاهێنانی لەگەڵاکەمێکی قسەم بۆ ئەکا ئەڵێ شت لەبەرەکەم چەند خۆشە ینی بەشدار بووە بۆ نامی ناردوو ئەڵێ وەڵاهی ناخۆشترین شت ئەوسا ئێمە بووە لاپەڕی قورئانمان لەبەر کردایە چەند سەعاتمان پێچوو گەڕەکە ئیزانی ئەوە هاتوون و ڕۆیشتن و دەمەتەقی ئەومان ئەوید میوانش تێ بەهاتە هەر نەتوانێت قورئانە بزانێت چی بکەی بڕۆتە شوێنێکی تایبەتەوە دانیشی لەبەرکردن بکەی مێشکت ساڵ بێ 50 جار دووبارەی تۆ ئەمان ئەڵێ ئەو ڕۆژەوتی ئەیمان هەیە میوانمان هەیە میوانمانەیەکی ڕێکۆردەکەم بۆ بکە حەسێت نەیوە نازانم چی دوایوت وەڵاهی میوانەکان ئەچوم شتێکم پێی نەکرد ئەچوم تا شتێ بۆ میوانەکان بێنم 5 دقەواتە میوانەکان مەشغوڵی دەمەتەقی شتی خۆیان نەبوون خزم و گەسوکارەمانە 5 دقە یەک لاپەڕی قورئان لەبەر کرد یەکسەرە چوومە بەلای میوانەکان چی من وام لاتەوە 5 دقە لاپەڕی قورئان لەبەرکەم بەڵێ ڕۆژ لە دوای ڕۆژ قسەی لەسەر خۆی کردووە الحەمدولله چەند بێ خوایە من پێشترەوە نەمتوانی لاپەڕی لەبەرکەم ئێستا توانیمە ئەو پێشتر ئەوم نەکردو ئەو کردومە هێستا بە واگەیم ها خێرابین چەند زیادم کردووە ئەبێ خێرابین وا لێ بکە بەردەوام خۆت زیادکەی بەردەوام لاپەڕە زیادکەی نەکاکە وەڵام من ناتوانم زیادیکە بۆ ناتوانانی زیادی ئێمە وەستە لەسەری مثلا ئەڕوا دەست پێەکە دەست پێەکەی کە مثلا 2 دقە 3 دقەی سەرەتا زۆر خێرانی لە 6 دقە بۆ نەخاو بۆتەوە سێری سەعاتەکەی کاتێک ڕۆشتووە یەکسەر چی بکە یەکسەر 2-3 دقە ماوە ببە ئاگر لە سەرەتا خێراتر بەرەوە چاوەستەکان ئەڵێ ساوڵەتی ئەڵێ مەکە مێشکەڵێ مەکە نایبینی ئەو شتە ناتوانانی تۆی بە قسەی مەکە چی بکە بە قسەی مەکە و
خێراتری کەرەوە پێشکەڵە ناتوانێت نایبینی بەس خێراتری کەرەوە خێراتری کەرەوە ئەیبینی دڵنیابی وی بەڕێزان ڕاهێنان ئەمەیانی گۆڕانکاری لە ژیانی خۆتە یعنی کتێبێک خوێنیتەوە یعنی لە مەجلیسێکە دائنیشی یان ڕقمێکت پێ ئەدەن یعنی لاپەڕێکی قورئان لەبەرەکەی یان دوو لاپەڕە قورئان لەبەرەکەی یان شتێکەکەی بە جوانی ڕۆژانە گۆڕانکاری تیا بکە ئینشاءالله ئومیدوارم کە هەمووتان ئینشاءالله واز لە خەم و خەفەت بێرن واز لە بێتاقەتی واز لە بێئومێد بوون ئەمانە ئیسفادەی لە کەس نییە کەس ناتوانێت بێئومێدی تۆ چارەسەرکە ئیلا چی خۆت چارەسەرێکی و خۆت لەگەڵ پێشکەوتن لەگەڵ برادەرەکانتان لەگەڵ ئەوەی کە لە دەفتەرەکەتا بنووسی ئەمەم کرد ئەوەم کرد وەڵا ئەوەم بەدەستهێنا ئەوەش بەدەستهێنم هەدەفەکەی من ئەوەیە بەڕاستی بەڕێزان بە ئەم شتانە ئەتوانی ئینشاءالله ڕۆژ لە دوا ڕۆژ دقە لە دوای دقات تەأسیر لە خۆدا بکەیت و بەرەو پێشەوە بچی بە ئیزنی خوای گەورە